کاتەتان باش سلاوی خوای گەورەتان لەبێ سەردەمانێک کە کتێبخانەی ئەندازەیی لە کوردستاندا هەژار بوو بەدەستکەوتنی معریفەت و زانستی ئەندازەیی شتێکی ئەستەم بوو وەکو ئێستا بە کلیک و پەنجەلێدانێک نەبوو پۆلە ئەندازیارێک کەوت نەخۆ کۆبوونەوە بڕیاریاندا هەر ئەندازیاری سەرکەوتوو نەبن بەڵکو بەشدار بن لە بنیاتی بیری ئەندازەیی لە کوردستان ئەو بوو گۆڤاری ئەندازیار هاتە بەرهەم میوانانی ئەو شۆمان هەر کەسانی ئەکادیمینین بەڵکو پێشەنگون و جێپەنجەیان دیار بە بواری ئەندازەیی لە کوردستان لەگەڵیان دەگەڕینەوە سەرەتاکان کاتێک خەون بووە بیرۆکە و بیرۆکەش وە سکۆیەکی ئەندازەیی ڕۆشن کە تا ئێستا کاریگەری ماوە خۆشحاڵم بە میوانداریکردنی بەڕێزان دکتۆر شکوور قەرەنی ڕاگری کۆلیژی ئەندازیاری دکتۆر ئاگرین عەبدوڵڵا ئاگرین بریکاری وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن دکتۆر بنیاد معروف خەزنەدار جێگری ڕاگری کۆلیژی ئەندازیاری جێگر یاری دەدەر بەخێر بن دکتۆر دەگەڕێنەوە سەرەتاکان گۆڤاری ئەندازیار کە یەکەم زاری کە بیرۆکە و شتەکە و ناوەکە و ئەگەر پڕک لەو تەفسیلانم بن بەسەر چاو بەناوی خوای گەورە و میهرەبان برای بەڕێزم کامەران زۆر سوپاس کە ئەوڕۆ ئەمە کۆبووینەوە لێرە ئەمە هاوڕێ و برای تەمەنی ئینشاڵڵا بەیەکەوە کە باسی گۆڤاری ئەندازیار دەکەی دەتوانم بڵێم تاکە گۆڤارێکە بەسەڕەحەت ئەوەندەی کە لە بیرمان دێ کاری کردبی لە بواری ئەندازیاری ئەوەش دەگەڕێتەوە بۆ ساڵی 2000ەکان کە ئەمە پۆلێک لەو برانێک کە دانیشتینەوە چەند کەسانی کەشمان لەگەر بوو کە کارمان لەو گۆڤارەی کرد جەنابتان وەکو سەرنووسەر و ئەمەش وەکو دەستەی نووسەران کارمان لەوەی کرد لە زۆربەی بابەتەکان نووسینمان هەبوو جگەلەوەی ئەمە نووسینیشمان لە خەڵک وەردەگرت و پاکنووسمان دەکرد و بەخۆبەخشانە کارمان لەوەی دەکرد و ئەو گۆڤارەش کە دروست بوو چەندی لایانی لە خۆی دەگرت هەر ئەوە نەبوو باسی ئەندازیاری بکە باسی کێشەکانی ئەندازیاری دەکرد باسی پیرۆزبایی لە ئەندازیاران دەکرد کە شتێکی خۆشی هەبە باسی کێشەکان دەکرد باسی ئەوەی دەکرد پلان چبی لە بۆ داهاتووی ئەو بەڕێزانەی کە ئەوانەی لە ژیان و هەندێکیان ئێستا لە ژیان نماونخوا عافیانکەوە لە بۆ نمونە کاکتۆر شێرکۆ خدا عافیکە لەگەڵمان بوو کاک بڕهان یعقوب لەگەڵمان بوو کاک فارس لەگەڵمان بوو پۆلێک بووین ئەمە لەوانەیە کە دەست پێشخەریەکمان کرد لەو گۆڤارەی و بەڕاستی یەک لەو شتانەیە کە ئەمن لە تەمەنی خۆم شانازی پێوە دەکەم دەستخۆش کاک دکتۆر بەڕێیت کاریگەری هەبوو ینی ئەو سەدا و ئەو دەنگەی هەبوو کە مەسەن کە وڵا سەرەتا بالەوەی دەست پێ بکەم تاوان زۆر خۆشحاڵم لەم بەرنامە گرنگ و جوانی جەنابتە بەشدار بووم وە لەگەڵ ینی چەند خۆش بوو بەرنامەکە ئەمەندە خۆش بوو لەگەڵ ئەو دوو هاوڕێ خۆشەویستە کە هەن وەکو برا تەماشایانەکەم و پەیوەندیەکی قوڵ و بەڕاستی مێژووی دوور و درێژ و خێزانیشمان هەیە هەردوو لا بۆیە ئەمە زیاتر پاڵی پێوە نام و خۆشحاڵ بووم کە بەشدار بووم وە مادەم تەوەرەکەش لەسەر گۆڤاری ئەندازیار دەست پێکەم من حەزەکەم لەوە قسە بکەم کە کۆمەڵی ئەندازیار بووین ئەو کاتە تمۆحمان زۆر بشتی ئەندازیاری بنووسین بەڵام نەمان ئەزانی لە چوا بڵاویکەینەوە چکە بڵاوکراوەیەکی ئەندازیاری دیاریکراو نەبوو تۆ بتانی مقالەیەک لەسەر بابەتێکی ئەندازیاریان زانستی ئەندازیاری بنووسیتایە یا ئەو چۆن ئەڵێ دەنگدانەوەی هەبێ بۆیە پەیوەندیمان کرد بە نەقابەی ئەندازیاران و من بیرم یەکەم جار خوا لێ خۆش بوو کاک جەوەر شێخانی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی چوومە لای ئامادەی زۆری دەربڕی پاشان هەرم کاک بورهان یعقوبیش خوا عەفوی ئەویش لەناو مۆزوع بوو لایەنی ڕۆشنبیری دوای کە نەقابەی نوێ هات ئیتر گۆڤارەکە دەرچوو بەڕاستی گۆڤارەکە زۆر باشتر دەرچوو لەوەی کە تمۆحمان بوو هەم تیراژی زۆر بوو هەم وەکو چۆن ئەڵێ قورسایی خۆی هەبوو کە جەنابتان و هەموو بەڕێزانی ترکە پێکەوە بەشداری تیاکرا و گۆڤارەکە دەرکرا گۆڤارەکە بوو بە مێمبەرێک بۆ ئەوی کە بەڕاستی ئەندازیارانی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر بتوان ئەو داواکاری و خواستانی هەیەە لە بواری ئەندازیاری و هەر یەکە بە پێی تایبەتمەندی خۆی لە گۆڤارەکە شتەکان بڵاوکاتەوە فعلەن بە تێڕوانینی من ئەو چەند ساڵی کە ژمارەکانی دەرچوو جێی خۆی کردبووە لە بازاری یا لە کتێبخانەی کوردستانە بە تایبەتیش لە بواری ئەندازیاری کە تا ئێستا بڕوان ناکەم بەدیلێکی لەو باشتر هات بێتە ئاراوە دەست خۆشبی دکتۆر بنیاد لە بواری کورداندنی ئەندازەی دەوری هەبوو زۆر سپاسکە کامەران لە بۆ میوانداریە بەڕاستی و پێخۆش حاڵم کە ئەوڕۆ لەگەڵ
برایانی عزیزم کاکتۆ شکر و کاکتۆر ئاگریم جەنابیشت هەروە بەڕاستی لەو بەرنامە جوانە کۆبووینەوە لێرە. من زۆر جار باس لەوە دەکەم بەڕاستی دەگوترێت کە زمانی کوردی ڕەنگە لە بۆ نووسینی با بڵێن بابەتی زانستی زمانێکی هەژاربی، بەڵام من قەت لەگەڵ ئەو بیرڕایە نیمە نەخێر زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە، بەڵام ئێمە خۆمان ڕەنگە زۆر جار با بڵین ئەوە نەکەین کە بین بابەتێکی ئەندازیاریان بابەتێکی با بڵین زانستی بە زمانی کوردی بنووسین، چونکە ڕەنگە لەوە ترسێکمان هەبی کە زۆربەی ئەو زاراوانەی کە بەکاردێ ڕەنگە زاراوەی لاتینی و زاراوەی با بڵین نێودەوڵەتی ئێمە نەتوانین بین بە بەرامبەرەکەی بە کوردی بدۆزینەوە، بەڵام ئەوە بەڕاستی گرفتێکی گەورە نییە. زۆر زاراوە هەیە کە ڕەنگە بە زۆربەی زمانانی دنیا بە هەمان شێوە بەکاردێ، ئێمە شۆک و کورد دەتوانین هەروە بەکاری بینینەوە بەڕاستی تایبەتی زاراوانی کە زۆر با بڵین بەربڵاوە لە مەجای با بڵین ئەندازیاری. بەڵێ گۆڤاری ئەندازیار بەڕاستی توانی ڕێگایەک بی یاخود با بڵین جێگایەک بی بۆ ئەوەی کە ئەندازیاران ئەو خەونەی هەیەیان بوو کە بتوانن بە زمانی کوردی دەربارەی بابەتی ئەندازیاری بنووسن. شوێنێک نەبوو وەکو کاکتۆر ئاگرینیش باڵێن ئیشارەتی پێکرد لەکوێ ئەو وتاروشتانیان بڵاو بکەنەوە، بێگومان گۆڤاری ئەندازیار بۆ شوێنێکی لەبار بۆ بڵاوکردنەوەی ئەو بابەتانە. بەڵێ فەرهەنگۆکێکمان کرد بەڕاستی ئەو فەرهەنگۆکە دەکرێ ئەوڕۆ ئەگەر ئەمە کۆی بکەینەوە لەو ژمارانەی کە بڵاو کرایتەوە زۆر سوودی لێ ببینین و بە تایبەتی لە هەر ژمارەکیش ئەو فەرهەنگۆکە بۆ بابەتێکی یان پسپۆرێکی ئەندازیاری دانرا بوو، وەکو با بڵین شارستانی بوو کارەبا بوو ئەوانە بەمەدەنی دەست پێکرد بەمەدەنی دەستی پێکرد بە شارستانی دەستمان پێکرد. ئیتر ئەوە زۆر گرنگە، یعنی ئێستا ئەگەر کۆی بکەیەوە ڕەنگە فەرهەنگۆکەکی بچووک یعنی کتێبەکی لێ دروست ببی بەڕاستی. دەستخۆش. دکتۆر شکر ئەوەندە ژمارە 14 ژمارەی لێ دەرچوو، بەڵێ حەز دەکەی ئێستا جێی کلێنە کە ڕاوەستە بێگومان هەلو کاتێ ئەمنۆ بزانم ئاخر ژمانە لێرەش نەبوون لە دەرەوەی وڵات بم خەریکی خوێنی دکتۆرای بەسەر بەشدار بووم لە ئاخر ژمارێکە لێرە لە بەردەستە ژمارەی چاردەیە لە پاشەوی چیتکەمان نەدید مامۆستا کامەران بە سەراحەت ینی بە تەئکیدیشەوە فەراغێک هەیە بۆ شایەکی دروست کرد، بەڵام ئەمە شانازی بۆی دەکەین کە لە بیداەتی 2000ەکان هەتا 2011 و 12 ئیشمانە دەکرد ئەو بۆ شایمان پڕ کردەوە، بەڵام دوای دەستیان دەستی پێکردەوە تەمە نادەکەین کە دووبارە ئەو گۆڤارە بەردەوام بیتەوە بەو گڕوتینەی باشتر بی ئینشاءالله. ئەوە هەوڵی پێویستە، بەس زۆر زۆر یعنی خەمبارین کە لە ڕادەیەکی برین کێرڤەکەی بەسەر کەوت ڕاست ڕاوەستا ئێستا بۆ شایەکە دەستی نوێی سندیکا ئینشاءالله بیرەکی لێ دەکاتەوە ئەوە دەخێنە بەردەستوان ئینشاءالله. وڵای کامەران هەر ئەو کاتیش ئینسان وە خوای برێ عەبدوڕەحمان کە دەست بەکار بوو یعنی پاڵپشتێکی باشی ئەو گۆڤارێ بوو کە لە بەیەکەوە ئیشمان دەکرد هەموو وەکو تیمێک بووین زۆر جار بە خۆشی چاچی دەکردەوە ینی تەمە نادەکەین ئەو ئینتخاباتە ژوا بکە کە یەکەم یان یەک لە کارەکانیان دەست پێکردنەوەی گۆڤاری ئەندازیار بێت ئینشاءالله. زۆریان کرد سندیکا بەڕاستی ئەو کاتی یعنی بۆ دەرچوونی ئەو گۆڤارە و لە بیرمە ئەو کاتە جەنابیشتە لە بیرتەوە ژوورە چشمان هەبوو لە سندیکای لەوێن دەرێ هێواران دەچوین لەوێ دادەنیشتین و کاروبارەکانمان جێبەجێ دەکرد. دکتۆر ئاگرین هەندێک یادەوەری خۆشم لۆ بژێرەوە لە وەڵاهی پێشەوە یادەوەری باسکەم ئەمێ ئەوە بڵم کە ئەم گۆڤارە وەزنی زانستی خۆشی هەبوو، زۆربەی زۆری ئەو نووسراوانەی کە بڵاو ئەکراوتایە جگە لە دەستەی نووسەران تەدقیقەکرا جاریوا بوو بۆ هەندێک خەڵکی خەبیری بوارێکی معەن بۆ نمونەگە لە ناو دەستەی نووسەرانە نەبووە من بیرمە ئەنێردرا، ینی ناڵم وەکو بەحسی علمی بەڵام وەکو مقالات وەکو دەربڕین کۆکردنەوەی زانیاری زۆر زانستی بوو و زۆر جێی متمانە بوو. وڵی وەکو یادەوەری خۆش وشەی جارێکیان لەیشی لە مقالەکانەوە زۆم جیا لە جیاواز هەبوو وشەی نەمانەزایی معناکەی چێکە دوو نەفیتیا بوو لە یەکادا جیا لە جیاوازمان بۆشی ناکرێەوە بەس چییە؟ ئیتر پێم وایە لەگەڵ هینەکەی قسەمان کرد ئەوەی کە نووسیوێتی کە بیگۆڕێ ئەو تەرمە هیچ معنایەکمان لێوە هەڵهێنجا. ئەوە یەک ئەگەر لەبیرتان بی برادرێک بابەتێکی نووسی تەکلیفمان لێ کرد بابەتێکی نووسی لەسەر ئەندازیاری میکانیک بوو بابەتێکی نووسی لەسەرەوەی چۆن سیارە دەکڕیت یعنی ویستمان بابەتەکان بڕگوابی خەڵکی ئەوامیش بخوێنێتەوە چۆن سیارە دەکری وڵا زۆر پێخۆش بوو کە بابەتەکە بڵاو بۆ هات گوتمەجا دوو بابەتی دیش دەنووسی یەکەچیان
چۆن سیارە دەفرۆشی گوتم بابا دیجی چۆن بەڕێگایەکی ئاسان دەبێت دەڵالەکی معلا غەدای تۆریە غەدای بدەکە بابەتت بۆتە پێم وایە سیارەی شێڵ بژاردووکە خۆی هەیبوو هەموو ئایبوو ئارەکانی نووسی بوو ئەوە لایەنێکی دیکەیە کار کامەران بەڕاستی ینی ئەو شتانی کە باز دەکرا لە گۆڤاری ئەندازیار بابەتەکان زۆربەیان زۆر زار لەگەڵ با بڵێین گیر و گرفتی ڕۆژانە بوو یعنی گیر و گرفت لە شارەکان لە ناحیەی هەندسی ناحیەی با بڵێین ئەندازیاری یعنی خۆشحاڵم ئەوڕۆ پاش ئەو هەموو ساڵە زۆر لەو بابەتانێک کە ئەوڕۆ دەبینی چارەسەرکراینەوە کرامە کاتی خۆی باسمان کردیە بەڕاستی لەو مەقالانەی کە بڵاو کرایتەوە لە ئەندازیار باسی ئەندازیاری شەهید و ئەندازیاری پێشنگ و ئەسڵەن شعری تێدا کاریکاتێری تێدا پیرۆزبایی تێدا دکتۆر شکر دەینە سەر هاوڕێتی هاوڕێتیەکانتان ئێستا وەکو مهندس هاوپیشە یەن هاوڕێن چکە مەسەمە لە کورداری هاوڕێ هەیە هاوپیشە هەیە هاو فەرمانگە هەیە هاو گۆڤار هەیە وەڵام ئەمە براینە یعنی عمرێکە بەیەکەوەینە هەر لە زەنهاویش تۆ دەست پێ بکەین ماشەڵڵا لە کولیەی بووین ئەمە لە قۆناغەکانی کولی پێکەوە بین بەڵام یعنی لە ئاستەکانمان ئاستی جیاواز بووین بەڵێ جەناب لە پێشەمە بووین دوای من دوای برای بەڕێزمان کاکتۆر و دوای کاکتۆر بنیات بووم ئەمە هەتا لەگەر کاکتۆر بنیادی لای ابتداییش پێکەوە بووین و بەسەڵام ئەو کات تعارفمان نەبوو هەر یەک مەکتەبی ئەومان کردیە بە شێوازی کەش بۆ کاکتۆر ئاگرین فەرمەمە یەکتری دەناسین عمرێکە ئەمە هەم وەکو کۆلیش بێکەوە بووین دوای کۆلیژش ئەمن لە وەزارەتی ئیشغال و نیشتەجێکردنی یەکەم جار تاین بوویمە ئەو بەڕێزانە وەزارەتی ئاوادان کرد وەکو ئەندازیار دوای پاشان لە گۆڤاری ئەندازیارمە پێکەوە کارمان کرد دوای وزارە کە ئەو پلۆ پۆستەمان هەیە و بەرپرسیارەتەمانەمە زۆر ئێستاش هەر لەگەریەکین مەتەن زۆر لێژان هەیە لەوانەیە بەشدار بین لەگەر وەزارەت زۆر ساڵاکی زانکۆ کولیە هەیە بەڕێزان ئەوە دەکەین ئەنی ئەمە ئاگادارین الحەمدولله یعنی هەم لە بواری ئەندازیاری هەم لە ساڵاکیەکان هەم ئەوان ئەگەر ئیشێکیان بە زانکۆ هەبی ئەمە هەر بەیەکەوە بیرۆریەکی خۆشم دۆ بجێڕەوە بیرەوەری خۆش وەڵاهی زیاتر مامۆستا کامەران بیرەوەریەکان لای جەناب بوو چ کاری کاتێکم ئەوڕۆ پێشکەشکارم وڵی زیاتر ئەوە دەکەوێتە سەر دەکرێت ئەوەی قوتابیان جارێکی مەتەنەن شتێکی قوتابیان بجێڕینەوە لەگەرەوە ئەرەوەڵام ئەمن ئەو کاتی کە موعید بووم لە مختبەر ئیشم دەکرد باسیۆمان دەکرد سنتەر ئۆف پرێشەر یعنی مرکزی بەختەکەی لە چێە لۆم ڕوون دەکردنەوە سنتەر ئۆف گرافیتی هەیە یعنی مرکزی قووەت و مرکزی تەخت و طلبك بيداوتي ما مصدي مركز شرطة أتوانا منو لو روندك بس يواني لو دكام طلبة زور سيرة بصراحة في هذول يعني شفتي سير يلا يعني أنا والله بخواش تكاني كشهم لا يتزناوت ما شاء الله حق بتبرا لو شتانا أما جولة ترى دقين سباز دقين دكتور أجرين كد باسي تازق سك بالباسي هاوريتي دقين سكات زور جواز أو شكان تكلنا كين مرزنية هاو فرمانجو هاو بيشو هاو كار هاو ريبي وشي هاورێ لای تو چ دەگەینی بەڵێ لە ڕاستیدا هاوڕێ ینی ژینگەیەک هەیە کاریگەری لەسەر ئەکا بێگومان شوێنی خوێندن شوێنی ژیان بیرکردنەوەی ڕەنگە سیاسی ئەمانە ڕۆڵ بینێ لە هەڵبژاردننی هاوڕێکان ینی کە بەدەست خۆت نییە کەمە ینی خۆکردن نییە بەڵکو شتێکە کە قەدەر بۆ دروست ئەکا ئێمە بە حەقەت لەگەڵ ئەم خۆشەویستانە هاوڕێتیمان ڕەنگە لایەنی ئەندازیاری دەوری هەبوو بێتیەکە هەرسێکمان مهندس بوون هەم لە کولی وەکترمان ناسیەوە کاک دکتۆر شکر هەم من بەڕاستی براکانی کاک دکتۆر عومەر قەرەنیش زۆر خۆشەویست و دۆستە مامۆستا دیاری برای ینی زۆر جار ئەو هاوڕێتیە کە ئەبێ بە عایلە زۆر قوڵتر ئەبێ ڕێگی داوکتێ من بیرم یەکە ئەمیز ماستەر بخوێنم لە بواری ئەندازیاری شارستانیم کاک دکتۆر زۆر هاوکاری کردم پاشان لە نووسنگەی ڕێکخستنی ئەندازیاران پێکەوە کارمان کرد ماوەیەک اینجا لە گۆڤاری ئەندازیارە کە پێکەوە بووین ئەوە هەر زۆر پەیوەندی و برایەتیەکە قوڵتر بۆ و تا ئێستا بەردەوامەوەی شەڵە تا دوا ڕۆژی تەمەنیش هەر بەو شێوازە بەردەوامە بێ بەهێزە بێ لەگەڵ کاک دکتۆر بنیادیشە بەڕاستی ئەوە هەر لە مناڵیەوە یەکتریمان ناسیەوە ینی باوکم زۆر دۆستی خوالی خۆش بوو دکتۆر معروف خەزنەدار بوو دایکم خوا ئەفریقا لەگەڵ دایکە ینی عایلی تێکەڵ بووین لە مناڵی و پاشان هەردووکیشمان لە وەزارەتی ئاوادانکردنەوە دامەزراین ئەوەش زیاتر نزیکی کردینەوە و بەڕاستی ڕەنگە ئەو بیر و بۆچوون و ڕەفتار و گفتارانی کە هەمانە نزیکە لێک و ئەوە لێکە زیاتر بی باوڕێ پێم وایە هاوڕێتی ئەم کۆمەڵە شتێک کۆی ئەکاتەوە دکتۆر عەبدوڵڵا بەڕاستی بە سوپاسەوە بەو ئەخیرەی مەجموعە کوێنەی پێشکەشم کرد یەک لە وێنانە زۆر جوان بوو بەڕاستی
دیارە من و کاکتۆر ئاگرین منداڵین ئەو کاتە لە ماڵی کاکتۆر عەبدوڵای بووین لە سلێمانی ئەو کاتی لە حەدیقە بوون دیارە باوکم لەگەڵ کاکتۆر عەبدوڵا دانیشتینە ئەمەش لە پشتیان ڕاوەستایینە بەڕاستی بە منداڵی یعنی ئەوجا ئەوە پێش ئەوەی کە با بڵێن ئەمە با بڵێن یەکتری بناسین لەگەڵ کاکتۆر ئاگرینی بابم لەگەڵ دکتۆر عەبدوڵا ئەوە لە هەفتایەکانەوە و بگرە پێش ئەویش بەڕاستی هەر برادری نزیک بووینە هەر خۆیان بە خزم و بە کەسیەک دانایە بەجددی ینی هەموو ساڵ ئەمە هاوینان ئەگەر سەفەری سلێمانی ئەوانەمان کردبا هەر دەبوایە بچینە لای ماڵی کاکتۆر عەبدوڵا و داچی با بڵێن مامۆستا شەمسە بەڕاستی ئەوە ینی هەتا بڵێ ئافرەتە چی میهرەبان و خۆشەویست و ینی ئەمنی هە زۆر زۆر خۆش دەویست بەجددی و داچی منیش هەرەوها لەگەڵ بوو کاکتۆر ئاگرینی هەروە بوو بەجددی ینی وەکو عایلە تێکەڵ بووین زۆر لەگەڵ یەکتر پێم خۆشەکە و ڕۆ عیلاقەیەش هەرمایە شاڵە لەو منداڵەکانیش دەچی سەلامەت بیڵێ کاکتۆر شکوریش هەمان شێوە بەڕاستی ئەمە جگەلەوەی کە لە ئەندازیارەوە ئیشمان کردیە بەڵام لە مەحەتاتی دیکەش هەر لەگەڵ یەکتری بووینە لە ڕووی ئەندازیاری و ئەوە و ئێستاش هەر لە بابەتی کارجێڕی شەر پێکەوەینە ئەو وەکو ڕاگرۆ میش وەکو با بڵێن یاردەدەری ڕاگەر دکتۆر بنیاد بەسەرهاتە خۆشم بۆ بژێرەوە واللهی بەسەرهات زۆرە وڵا هەر ئەوی ڕۆژێشتە قەوما بەڕاستی تەڵەبەک هات بشەوەش بوو زۆر هات ئیشەکی هەبوو گوتی زۆر مشەوەش بوو بوو گوتم کاکە فەرموو بزانم چ دەوێ گوتی چێ مەسئولیەرەیە والله ئەمیش گوتم مەسئولیەرە عەمیدۆ ئەمیش معاون عەمیدم یاردەی ڕاگر گوتی ئاخ گوتیان ئەوە دکتۆر شاکر هەیە دکتۆر شاکر لە چێە کاکە وڵای ئەوە دکتۆر شاکر نیە کە دکتۆر شکورە ئەویش عەمیدە فەر بۆ جۆرەکەشی لێرەیە و ئەگەر دەتوانی بچێکردی ئەگەر چی شەکتەوە ئەوزا ئەو شتانە زۆر ڕوو دەدا بەڕاستی بەشەکەی تەواو بکەین کامران بەشی نوکتەکەی بەشەکەی تەواوکە دکتۆر شاکر چێ بوو دکتۆر شاکر ئەمەزاوە گوتی لە پێکەنی ناخۆم پێرانە گیرە ئەو فەرمانبەری لەکنە ئۆفیسەکەی منیشە ئەویش گوتی کە ئەو ناوەمانجێر یەکەم زارە گوتی ئەو نامانجێر دەبێت گوتی لەبەر پێکەنە نەمزایت بە تەڵەبەکەی برێ یەکەم ئەوزا ڕۆژێکیش وڵا بزانم فەرمانبەرێک بوو بەس لە دەرەوە ئیشێکی بە کاکتۆر بنیادی بوو ناوەکەی لەبیر کردبوو ئەویش هاتوو وڵای گوتی ئیشم بە معاونێک گوتم چی هاانیان گوتی ئەو برادرناوی دکتۆر بنیامینە یەکەم جار و جوێ حرفیەکەی وەرگرت بوو بنیامین دەچێ بنیاد دەچێت ئەو شتان لە دوام ڕوودەدا بەزەمە هەر براینە لەگەرەوە ڕێزانە بە سەراحەت و حەز دەکەم ئەو شتەشت پێ برێ مامۆستا کامران ئەو دۆست و برادراتی کە لە قەدیم هەبوو ئێستا زەحمەتە سەراحەت پێدرن لەوانێ ئەو هاوڕێتی و برادراتی کە لەگەر هاوڕیانمان لە متەوەستە و لە عەدادی هەتا لە ئیبتیدائیش ئێستا ناتوانین لەبەرەوەی ژیان گۆڕانکاری گەورەی بەسەر هات ئێستا ناوتانەوە تەصنیفەت لێ بکەم بەڵام دەتوانم برێم لە پێش ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین شتەکان زۆر گۆڕان سەراحەت پێ درێم ینی هەست دەکەی لە ئاست و لە مامەلە و لە هەمووی لە زۆر شت لە متمانە زۆر ینی متمانە لە هەمی گرنگترام لەوانەیە ئێستاش کە برادێکی ئەو کاتی کولی دەبینیەوە یان لە عەدادی پێکەوەبووی هەر وەکو قەدیم تەعاملی لەگەرن بەڵام خەڵکانێک هەیە لەوانێت چەند ساڵ ئێستا لەگەریەکی دەیناسی ناتوانین لەبەرەوەی زۆر شت گۆڕا بە تایبەتی شەڕی ناوەخۆی و گۆڕانی ڕژێم لە عێراق و مەثەلەن شەڕی داعش و کۆڕۆنا و زۆر شتاتەکە ئەو بابەتی مۆبایلەوانە عیلاقات کەم بەوە ئەو متمانەی کە لە قەدیم هەبوو زەحمەت ئێستا بتوانی و بە ئاسانی هاوڕێک دروستکەی زۆر زەحمەتە ئەمە لە هەموو دنیاە ینی ئەو پەیوەندی کۆمەڵاتیانی زۆر زۆر کەس کردو جەژنان خەڵک ئەچوو سەری لە یەکتر ئەیە دوایی سەردانەکە بوو بە تەلەفۆنێ جا تەلەفۆنەکە بوو بە نامێ ئێستا یەک ئیمێجەکە یەک ڕسمە و تەواو ئەڕات و ئەمە ینی دەوری بینیەوە لە کارکردنەوە لاوازکردن دکتۆر ئاگرین بەسەرهاتە خۆشم لۆ بژێڕەوە وڵی بەسەر هات ئەگەر لە ئیشا زیاتر ئێستا بەڕێزان لە بەروێ لە بواری ئەکادیمیا کارەکەن من ڕەنگە زیاتر لە بواری ئیشی عملیە جارێکیان بیرمیە ڕێگای گوندێکمان قیرە کرد
وڵا کەسێکیش دۆست بوو تەلەفۆنی کردوتی دەستان خۆش بێ قیرێکی زۆر باشتان کردو بۆ ڕێگەی گوندەکەم نیشتم مەڵا قەیچێکەوتی قیرەکە زۆر ئەستوریشە وتم واجبە و مواسەفاتەکە وایە وتی بەڵام داواکاریەکەم هەیە نیشتم فەرموو وتی ئەمە خەدی ڕاپێشن بۆ ناو ماڵەکەی من مەڵی ئەمە ناکرێت ئەمە ئەگەر ئەمە بۆ جەنابتی بکەین ڕەنگە 100 ماڵی تریشی تیاابێ بۆ ڕەمووی بکەین و بەش ناکە لە دەست دەرئەچێ عادەتەن ڕێگوندەکان خەتێکی ڕئیسی ڕۆژ و ئەگەڕایەوە وتی مادەم وای لێەوە قیرەکەدان بەکەڵک نایە زۆر تەنکیشە قەیسیش بێدراوە دکتۆر بنیاد بەڕێزت واللهی ئەمە بەڕاستی ناڵێ یاعلی لەمە لە مەجای ئەکادمی و با بڵین لە کولیە زۆر شتمان یعنی تووشمان دەبی و ئەوەمان دەبیتر بەڕاستی ڕەنگە ئێستا شتێکی معەنەیەتەوە فکرم باشە لە گۆڤاری ئەندازیار بەڵێ هیچ شتێک نوکتەك شتێک نەبووە مەسەن لە کاتی کارکردن و لە کاتی ئەوکانتان حتى لە سەمنیش بکاکە باشە با بڕۆ وەڵی نوکتە زۆر دەبوو وەڵی زۆر جار مەسەرەن دەدیت کە دادەنیشتین با بڵین لە بۆ بابەتە کە ئەوە دەکرا و باز دەکرا ئەوە دەکا بە تایبەتی لە فەرهەنگۆک و ئەوانە یعنی تووشی هەندێک کەلیمات دەبووی بەڕاستی وشە دەبووی بەخۆما پێی پێ دەکەیت چونکە شتەکە ڕەنگە ئەتوو لە ناحەیەی لاتینی و ئەوە ئینگلیزی یعنی معنایەکە بەس کە دەتکردە کوردی بەڕاستی معنایەکەی تۆسەکەەوە دەبوو لەبییر تا برادێکمان لەگەڵ بوو لە گۆڤار کە چایچێکە داهات دەگۆ ڕیزێ چا خۆمان سێ کەس کابرا 12 چای دەگۆ قوربان دوو چایش دی بۆ کرد وەڵا یەکم پێ دەخورێتەوە خەڵکانی دیشمان لەگەڵ بوو دکتۆر شکر ئەگەر ناویان مەسەلان کاک فارس سعدی بەڵێ بەڵێ بڵێ کاک دکتۆر شێرکۆ بابان یادی بەخێر بڕهان یعقوب بەخوا عەفویکە کاک شۆڕش جەزا کاک کامەرانی هەنی ئەمە ئینسان بەڕاستی دەستخۆشی لە هەمویان دەکەین ئەو ستافەی کە لە سندیکای بووین ئەو کاتی لە بیدایەتەکەی پاڵپشتی هەمووی وای کرد ئەوە بێتە گۆڕ یانیەوە پاڵپشتمان بوون بە تایبەتی ئەو ناوانێک کە بەڕێز هینان و لەگەرەوەش مامۆستاکانە ستافەی کەش لە پشتەوەی بوو ئەنێمە لە زانکۆی لەوانێت چەند کەس ئیشی لەگەرەمە دەکرد ئەکید ئێستا لە وەزارەتیش چەندین کەس ئەمە ئەو شتانەمان دەدانێ هەڵسەنگاندن بکە و بەڕێزانش باسییان کرد یعنی بەبێ هیچ مقابلێک مەتەلەن خۆبەخشانە یان وەچ برەو خزمەتێکی چینی ئەندازیار دەیان کرد یعنی توێژی ئەندازیاران بەڵێ توێژ باشە پسپۆری ئەندازیاری خزمەتیان دەکرد زۆر بەدڵ سۆزانە یعنی بەبێ هیچ مقابلێک کە تەکلیفیشمان لێ دەکردن ئیشەکانیشان دەکرد لە کات و ساتی خۆشدانینەوە بە خۆبەخشی بووم ماشەڵڵا نمونەشیان زۆر بوو هەتا داوای بردنەکەنەکە هەندێک ناومان نەگۆت والله کاک دکتۆری برایم هەمەڕەشمان لەگەر بوو پرۆفیسۆر مامۆستا فەیسەڵمان بیدایەت لەگەر بوو حەسەن عەزیز مەزموعەک لەوێ دکتۆر بەڵێ بە چەند وشەک باسی هاوڕێیەتیم لێ بکە بەرەو کۆتایی بەرنامەکە هاوڕێتی لەکنەم شتێکی زۆر پیرۆز و شتێکی زۆر جوانە وەکو پێشترێش ئاماژەم کرد کە تو تاکو هاوڕێیەک دروست دەکەوە بە ئاسانی نییە بەڵام ئەو هاوڕێی پێشتر هەبوو زۆر بەداخەوە ئەو گۆڕانکاری ژیان وەی کرد نەتوانی ئێستاوە هاوڕێتی بە ئاسانی دروست بکەیت هەر ئەوەندە دەرێم ئینشاڵڵا هەر بەردەوام دەبینوانە برانە هاوڕێنی دکتۆر ئاگرین بە چەند وشەیەک هاوڕێی گیانی بە گیانی دەبی چۆن بێ بەڕای من هاوڕێ فۆرمێکە لە برا ینی شێوازێکە لە شێوازەکانی برا و من بەوە چڕیەکەم و هاوڕێتی بریتە لە وەفا و ڕەوشت ئەگەر ئەو دوو بەرگەسەرەکیە لە هەر هاوڕێتیەکە هەبێ ئەو هاوڕێتیە بەردەوامە بێ بەهێز ئەبێ وەفا و ڕەوشت دکتۆر بنیاد بەبوونی ئەم هاوڕێنە چەند دڵخۆشی واللهی خۆی بوونی هاوڕێ بەڕاستی زۆر گرنگە لە بۆ مرۆڤ تۆ گەر هاوڕێت نەبی کەواتە دادەبڕێ یعنی لە زۆر شت دادەبڕێ بەڕای من هاوڕێتی بەڕاستی دەبی لە ناو دڵی مرۆڤ بی یعنی تۆ حتا ئێستا ڕەنگە من گەڵ کاکتۆر کاکتۆر ئاگرین ڕەنگە هەندێک زار کەمتر مەسەرەن یەکتری مادیت بیانەوە بە حکمی ئەوەی کە ئیش و کار و ئەو شتانە بەڵام وابزانم هەر لە ناو دڵی یەکترینە و هەر یەکترمان لەبیر نەکردیە و شوێنێکی تایبەتیان هەیە بەڕاستی ئەوە وای کردیە کە من تعبیر لەوە بکەم کە هاوڕێتی دەبێ دووربی لە بەرژەوەندی دەبی بەڕاستی هاوڕێتیش تاوی لە ناو دڵی مرۆڤە کە چەسپابی کە چەسپا لە ناو دڵی مرۆڤ ئیتر هیچ شتێک نییە کاریگەری بکە بەڕاستی لەسەرەوە من سوپاسان دەکەم لە نێوان بیرۆکەی دەرکردنی گۆڤارێک و ژمارە چواردە دوا کۆتا ژمارەی گۆڤاری ئەندازیار
ئەندازیار هەر گۆڤارێک نەبوو بەڵکو چیرۆکێک بوو چیرۆکی مکوڕی و هاوڕێتی و پامێک بوو کە نووسەرانی بڕوایان پێبوو سوپاس بوو میوانانم کە سلماندیان ئەندازە هەرتەنها هێڵ و ژمارە نییە بەڵکو کاری ڕاستەقینە بە زندوی دەمینێتەوە تەندروست بن.